لە ساڵی ڕابردووە نزیکەی 1,025,823 کەس سەردانی نەخۆشخانەکانی ئێمایان کردووە. یعنی من ژمارەکە دووبارە ئەەکەمەوە ئەو ژمارەیە بریتە لە 1,025,823 کەس. ئێستادا بەشبوونی تەوزیعاتی ئەو ژمارە زۆرەی نەخۆشتان پێڵم 1669 نەشتەرگەری گەورە کراوە. نەشتەرگەری مامناوەند 4998 نەشتەرگەری کراوە. پشکنی تاقیگەی 391,560 کەس پشکنی تاقیگەی بۆ کراوە. ئەمانە کۆی گشت نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوا شەگرێتەوە. هەر بۆ ئاگاداری بەڕێستان هەموو نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوا دەستگای تەندروستی پێشمەرگە لە ڕێگەی سنتەری ئیستۆپاتۆلۆجی و تیمی تایبەتەوە تەشخیصیان ئەکا واتە هەموو فەحسە شێرپەنجەیەکانی نەخۆشخانەی هیوا و گشت نەخۆشخانەکانی تریش لە دەستگای تەندروستی پێشمەرگە جێبەجێکرێت. بۆ نەخۆشی تاقیگەیی 86,674 کەس تەنها نەخۆشی تاقیگەیی بوون. بۆ هێڵکاری دڵ 18,678 کەس بۆی کراوە. جۆری ئیکۆ 1166 کراوە. نەخۆشی سۆنەر بەشی سۆنەر 18,295 کەس بووە. ئەکسڕەی بەشی ئەشعەی تیشکی ئاسایی 39,133 کەس سەردانی کردوون. بۆ بەشی دروستکردنەوەی دان بۆ ئەو کەسانی کە پێویستیان بۆ 532 کەس بووە و بەشی دان لە دەستگای تەندروستی پێشمەرگە 18,551 نەخۆشی چارەسەر کردووە. تەداوی و دەرزیلێدان و حاڵەتەکانی ئەوانەی کە پێویستیان بە کتوپڕ و دوورینەوە هەبووە 131,790 کەیسمان هەبووە لە دەستگای تەندروستی پێشمەرگە. ئەو کەسانەی کە تووشی شکاوی بوون و گەشتیان بۆ تێگیراوە 1435 کەسن. ئەو کەسانی کە کیسی خوێنیان بۆ دابین کراوە 490 کەسن. ئەو نەخۆشخانەی کە حالەکراون بۆ نەخۆشخانەی گشتی شۆڕژ نەخۆشخانەکانی ترەوە کە گشتی شۆڕژ و چەمی ڕەزان وەریان گرتوونەتەوە ژمارەکە بریتە لە 397 کەیس. نەخۆشی حالەکرا و لە نێوان نەخۆشخانەکانی ئێمە تەندروستیە بریتی بۆ لە 341 کەیس. لیژنەی پزیشکی بۆ حاڵەتی تایبەت 18 کەس بووە. نازوری بەشی نازور بۆ قورگ و جۆلووت ژمارەکەی 295 کەس بووە. تیشکی پێست 3225 کەس بووە. ئێمە یەکێک لە شتەکانی تکە بڕاستی هەم لێرەشەوە دەستخۆشی لە کارمەند و پزیشکانەکەم بەشی گورچیلەی دەستکردی دەستگای تەندروستی پێشمەرگە 24 کاژمێریە. تەنها سنتەر لە هەرێمی کوردستانە کە 24 کاژمێر غەستی گورچیلەی بۆ هەموو کەسێک کرد و تەنها سنتەریشەوە کراوە. ژماری ئەو کەسانەی کە غەستی گورچیلە و دەیلەزایان بۆ کراوە بریتێ لە 1029 کەس. 5380 سیتیسکان کراوە کە ئەمش دێش بە خەڵکی کوردستانە دێن ئینشاءالله لە ماوەی چەند ڕۆژی داهاتووە ئێمە سیتی دوو هەموو سنتەری نوێی تیشکی دەستگای تەندروستی پێشمەرگەکەینەوە. لە بەشی نازور 468 نازور کراوە. هۆڵتەر و ترێدمێل 152 دایالێسز بێجگە لەو کەیسانەی کە گورچی لە شۆردنەوەیان بکراوە. ئەو کەسانەی کە لە بەشی دایالێس و وەسانی گورچی لە بینراون 2128 کەس بووە. بەشی چاو 7003 کەس سێ نەخۆشی بینیوە. بەشی پێست 9428 کەس. هێڵکاری مێشک و دەمار 1116 کەس. هێڵکاری گوێ 1012 کەس. بەشی فریاکەوتن تەنها لە ساڵی ڕابردووە کە بریتە لە فریاکەوتنی شێرکوی حاجی ڕەزا لە ناو نەخۆشخانەی گشتی شۆڕش فێرکاری لەگەڵ فریاکەوتنی قەڵاچۆلان، فریاکەوتنی شەید ئەحمەد کەلاری لە گەرمیان، فریاکەوتنی نەخۆشخانەی شەید ئەحمەد ئیسماعیل لە ڕانیا و فریاکەوتنی نەخۆشخانەی کەرکووکی نوێ لە کەرکووک. ژماری ئەو نەخۆشانەی کە وەرگیراون تەنها بۆ حاڵەتە فریاکەوتنەکان کە لە ڕاستیە ئەمە جێگەی شانازی ئەمە هەمووشیان هاوڵاتی نوێ بێت جیاوازی ئیشەکراوە. 73160 حاڵەتی فریاکەوتنمان لە ماوەی ئەو ساڵایە وەرگرتووە کە سەحەیە هەماهەنگە بین. ئێمە بەشێکە بین لە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستانە. ئەو ئامادەکارانێکی ئێمە ئێستا کردومانە ئێمە لە ئێستاە عەزلمان هەیە لە هەموو خەستخانەکانمانە. عەزلی تایبەتمان جێبەجێ کردووە. شتێکی پێڵەن کەرەنتینە لاوانێ ناویتان بیستوێ ئەم ماوەیە یعنی واتە بریتە لەو کەسانی کە لە شوێنی ترەوە دێنەوە عەزلیان بۆ دروستەکرێ. ئێمە کو دەستگای تەندروستی پێشمەرگە لەگەڵ قیتاعی سەحا دوێنێ ژمن وەکو بەڕێوەبەری گشتی تەندروستی لەگەڵ تەندروستی پێشمەرگە لەگەڵ دکتۆر سەباح بەڕێوەبەری تەندروستی سلێمانی قسەم کردووە. پێم وتو ئێمە هەموو شتێک ئامادەین
وزنية كورة معي. دستم خورد.